ڕووداوی تەقەکردنەکەی هەفتەی ڕابردوو لە کالیفۆرنیا ئەوەی 4 کەسی تێدا کوژران، لە نێویاندا کوڕێکی تەمەن 9 ساڵان بوو، دواترین ڕووداوی توندوتیژی بە چەک بوو لە ئەمریکادا. ئەو کێشەی سەرۆک جۆ بایدن ڕۆژی پێنجشەممە هەوڵی چارەسەرکردنیدا. توندوتیژی ئاکامی چەک بۆتە پەتایەک لە وڵاتدا لە ڕێگەی زنجیرەیەک ڕێکاری جێبەجێکردن کە یەکێکیان بە مەبەستی ڕاگررتنی بڵاوبوونەوەی چەکی دروستکراوی خۆماڵیە ئەوانەی ژمارەیان لەسەر نەنووسراوە. هەر کەسێک لە تاوانکاریەکەوە بگرە تا دەگاتە تیرۆریستێک دەتوانێت ئەم پارچە چەکانە بکرێت و لە ماوەی 30 خولەکدا پارچەکان پێکەوە ببەستێنێت و بیکاتە چەک. من دەمەوێت بە گوێرەی یاسای کۆنتڕۆڵکردنی چەک ئەم پارچە چەکانە وەک چەک مامەڵەی لەگەڵدا بکرێت. ڕێنمایی دووەم پەیوەستە بە ڕێخستنی ئەو پارچەی چەک کە وەک بازنێک وایە و دەوری مەچەک دەگرێت بۆ ڕێگری لە جوڵەی چەکەکە لە کاتی تەقەکردندا. هاوشێوەی ئەوەی لە تەقەکردنەکەی کۆلۆرادۆ لە مانگی ڕابردوو بەکارهێنرا و تێیدا دەکەس کوژران. ڕێکارەکانی جێبەجێکردنی پێشوو بە مەبەستی ڕێخستنی پارچەکانی چەکە، لەوانە قەدەغەی بەڕێوەبەرایەتی ترامپ لەسەر ئەو پارچە ئامێرەی چەک کە تێکڕای تەقەکردنی تفەنگێک زیاد دەکات. هاوکاتی ئەوەی ئەم ڕێکارانی بایدن گرنگن، بەڵام تەنها کۆنگرس دەتوانێت یاسایەک لەو بارەوە دەربکات. ئەنجومەنی نوێنەران کە تێیدا دیموکراتەکان زۆرینن بەم دواییانە چەند ڕێکارێکیان پەسەند کرد بۆ درێژکردنەوە و نەهێشتنی دەرچەکان لەبارەی لێکۆڵینەوە لە فایلی ئەوانەی چەک دەکڕن، بەڵام پشتیوانیەکی کەمی کۆماریەکان بۆ ئەو مەبەستە لە کۆنگرسدا هەیە. لە ساڵی 1994 و دەرکردنی یاسای فیدرالی بۆ قەدەغەی چەکی ئۆتۆماتیک ئەوەی ماوەکەی لە ساڵی 2004دا کۆتایی هات، لەو کاتەوە هیچ یاسایەکی سەرەکی بۆ کۆنتڕۆڵکردنی چەک تێنەپەڕێنراوە و یاساکە هێشتا نوێ نەکراوەتەوە. ئەمەش بەهۆی بەرهەڵستیکردنی کۆماریەکان و هەروەها لۆبیکردنی بەهێز بۆ چەک. سەرۆک بایدن دەیڤید چیپمنی دەستنیشان کرد بۆ ڕاوێژکاری گروپی سەرەکی بۆ کۆنتڕۆڵکردنی چەک بۆ بەڕێوەبردنی بیرۆی بەرپرس لە ئەلکۆهۆڵ و توتن و چەک و هەروەها تەقەمەنی، ئەوەی ئاژانسێکە و ڕۆڵێکی سەرەکی دەبینێت لە ڕێخستنی کاروباری چەکدا. سەرۆک بایدن ئیدعاکانی داکۆچیکاران لە مافەکانی چەکی ڕەت کردەوە کە دەڵێن ڕێکارەکانی جێبەجێکردنی بایدن پێشێلی دووەم گۆڕانکاری دەستوری دەکات، ئەوەی مافی هەبوونی چەک دەپارێزێت. هەر لە سەرەتاوە نەدەتوانین هەر چەکێک دەدویست هەتبێت یا بیکڕیت. هەر لە سەرەتاوە کە دووەم گۆڕانکاری دەستوری هاتە گۆڕێ، ڕێگا بە کەسانی دیاریکرا و نەدەدرا چەکیان هەبێت. هەر بۆیە بیرۆکەکە شتێکی سەیرە کە ئاماژەی ئەوە بدەیت کە هەندێک لە شتەکانی ئێمە پێشنیاریان دەکەین بە پێچەوانەی دەستورەوەن. سەرۆک بایدن فەرمانی دایە داواکاری گشتی مێریک گارلند پێشنیازی تەشریعی ناسراو بە ئاڵای سوور بکات بۆ ئەو ستانانەی ڕێگا بە دادگاکان دەدات بە شێوەیەکی کاتی ئەو چەکانە لەو کەسانە وەربگرنەوە ئەوانەی ڕەنگە زیان بەخۆیان و کەسانی دیکەش بگێنن. وەزارەتی دادیش لێکۆڵینەوەیەک لەسەر قاچاقچێتیکردن بە چەک وا دەردەکات و بڕی پتر لە $1 ملیارد وەک بەخشین بۆ چالاکی دابینکردنی خزمەتگوزاری کۆمەڵگە دیاری دەکات، هەروەها بۆ استراتیژەکانی دیکەی بەهاناچوون لە کاتی توندوتیژیدا.